لە ماوەی چەند دەهەی ڕابردوودا لەژێر کاریگەری ئابڵوخە داراییەکانی ئەمریکاشدا بوو. قورس نییە ئەم پشوو درێژیە لەم کاتەدا بووی ئێران چۆن توانیوێتی خۆی بگرێت؟ ئێران خۆی ئامادە کردو بۆ ئەم جەنگە. خۆی ئامادە کردو بۆ ئەم جەنگە. یعنی نەخشەی بەتایبەت لە ساڵی ڕابردوو نەک لە ڕووی سەربازی خۆ ئامادەکردنی بالیستیەوە موشەکەکان و درۆن ئەمە ئەگەڕێتەوە بۆ تقریبن لە 1989 هەتا ئێستا ئێران موشک و بالیستی کەم مەودا و دوور مەودای خۆی پەرە پێ ئەدا و گۆڕانکاری پێکە وەرەو پێشی ئەبە. ئەمەش لە بەرهەمی جەنگی ئێران و عێراقە. لەو کاتەوە ئەم قەنەعەتەی بۆ دروست بووە. خاڵی دووەمیان لە ڕووی ئابووریەوە ئێران ڕاستە داڕماوە تا ئاستێکی باش، بەڵام هەمیشە ئێمە ئەزانی لە 150 بۆ 60 ئابووری ئێران لە ڕێگای بازاری ڕەشەوە لەژێر دەسەڵاتی سوپای پاسدارانایە، لە ڕێگای بازاری ڕەشەوە، نەک ئەوەی کەەوە حکوومەت ڕاستەوخۆ لە وەزارەتی دارایی ئەمانە لە ڕێگای لەژێر دەسەڵاتی پاسدارایە. شتێکیش هەیە لە مەکتەبی مرشیدی پێوترێ مەکتەبی ڕابەری گشتی ئەویش خۆی بەخۆی داهاتێکی تایبەتی هەیە، پەیوەندی بە خومس و هەندێشتەوە هەیە. ئەمە وای کردوکەوە ئێرانەکان خۆیان ئامادە بکەن، بەڵام کۆتایەکە ئەمێنێتەوەی چەندە بەرگە ئەگرن. ئەوەیە ئەپی ئەوترێک کامیان لە پێشە لایتەکە هەڵێکات و ئەڵێ تەواو.